ئەو کەسێ بەرامبەری نیشانە دەیت ئەڵێ وەرە ئێرە بەڵام شێوازەکەم یەکسەرێکم بۆچی ئەمەش کارێکی زۆر پێویستە کە لە پەیوەندەکانمانە ئەنجامی بدەین. چارەنووسی زمانی یۆنانی کۆ لە کاتێکە زمانی گرنگی بگیرێتەوە لە بینی لۆکاڵ بۆیە چەندین لە دنیادا چەندین راپۆرت و کۆنفرانس و کۆڕ و کۆبوونەوەکان ئەنجام دراوە بەبەستی ڕزگارکردنی زمانەکان لە مردن و پوکانەوەی. هەروەها لە پەرلەمانی ئەوروپاشدا لە ساڵی 2006دا بڕیار درا کە لە زۆربەی وڵاتانی ئەوروپادا زمانی دایک بکرێ بە زمانی فەرمی لە زۆربەی خوێندنگاکاندا. واتە ئەگەر خوێندکارێک بێ زمانی دووەم فێر ببێت ئەوە ئەکەوێتە سەرویست و ئارزوی خوێندکارەکە واتە نابەسرێتەوە بە بڕیارێکی سیاسی کە بکرێ بە مەرج زمانی دووەم بخوێنێت. واتە زیاتر گرنگی بە زمانی دایک دراوە لە زۆربەی وڵاتانی ئەوروپادا. ئەگەر سەیری بکەین زمان بەگشتی ڕۆڵێکی زۆر گەورەی هەیە لە ژیانی ڕۆژانەی هەموماندا. بۆ هەر لایەک ئەڕۆین هەر چ شتێک ئەکەی زمان لەبەر دەستماندا واتە زمان بۆ بە چەکێکی کاریگەر بە دەستی هەمومانەوە کە لە ژیانی ڕۆژانەماندا بەکاری دێن. ئەمە وای لە ئێمە کردووە کە نەتوانین زمان بەکار بێنین ئەفو بەبێ بوونی زمان نەتوانین ژیان بەڕێ بکەین. چونکە بەڕاستی زمان بەردی بناغی کۆمەڵگا پێکێنێت لەڕێی هاوکاری و هەرەوەزیکردنەوە. واتە زمان تاکە ڕێگەیەکە بۆ پاراستن و گەیاندنی کولتور و زانیاری لە نەتەوەیەکەوە بۆ نەتەوەیەکی تر. کەواتە زمان ناسنامە کۆڵەکەی ژیان و مافی هەموو نەتەوەیەکە. هەر نەتەوەیەک زمانەکەی لەناو بچێت ئەوە خۆشی لەناو ئەچێت. بۆ نمونەکەوەی ئێمە بە زیندوێتی هێشتەوەتەوانێت بەهۆی چی و بۆی زمانەوەیە. دەمارگیری زمانی نەخۆشیەکە نەخۆشیەکی جیهانیە. بابەتی دەمارگیری زمانی من دابەشم کردووە بەسەر دوو لایەنە. لایەنێکیان پەیوەندی بە ناوخۆی زمانەکەەوە هەیە، لایەنەکانی ناوخۆی زمانەکەەوە لایەنە ناوەکیەکانەوە، لایەنێکیان پەیوەندی بە دەرکردەکانەوە هەیە، لایەنی دەرەکیەوە هەیە. پەیوەست بە لایەنی ناوەکی زمانەوە کە وتمان نەخۆشیەکی جیهانیە، ئەم بابەتە هەموو زمانەکانی جیهان تیا هاوبەشن. دەمارگیری بڕیارێکی پێشوەختەیە، کەسی دەمارگیر کە ئەو بڕیارێ وەرگرتووە کوێرانە بڕیارەیە هەر بەڵگە و ئەرگۆمنتێک بێتە بەردەستی ڕەفزی ئەکاتەوە، خۆی بە باشتری نەزانێت. ئەو بیرۆکەیە کە هەیەی ئامادە نییە سازشی لەسەر بکات. و ئەمە لەلای ئێمە کوردیش هەیە. بە تایبەتی وەکو پێشتر ئاماژەم پێەیە لە ئەنجامی وەڵامدانەوە و ئەو هێرشە هەڵگەڕاوەیە کە بە ناوی پارێزگاریکردن لە زمانەکەمانەوە وەختە بڵێم خەریکە زمانەکانی دەوروبەرمان هەموو یەکەین بە یەک خۆمان، هەموو فەرهەنگەکانی ئەوان بکەین بە یەک خۆمان. پەیامی ئێمە ئەوەیە کە پێویستە بە ڕێزەوە چەندێک پێویستە بە کردار ئێمە ڕێز بە بەرامبەرەکانمان ببەخشین، بە ڕێزەوە مامەڵە بکەین. ئەوەندە پێویستە ئێمە لە ڕێگەی زمانەکانمانەوە بەکارهێنانی زمانیەوە کە پێی وترێ ڕێزگرتنی زمانی پەیامەکانمان بە کەسەکانی بەرامبەر بگەێنین. سپاس بۆ پێشکەشکردنی بابەتەکانی هەنێک لە بەڕێزان دکتۆرە تارا